بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێ یەکەم، هیوادارم ببێتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. وەکو پزیشکی کۆندامی هەرچ و جگەر زۆرترین پرسیارمان ئاراستەگرێت دەربارەی ئەو نەخۆشانەی کە تا چەند ئەتوانن بە ڕۆژوو بن یان ئەوانەی کە پێویستە بە دوور بن لە ڕۆژووگرتن. ئێمە ئەتوانین بیانکێنە دوو پۆلێنی سەرەکیەوە نەخۆشەکانمان. گروپێکیان ئەوانان کە ڕەمەزان وەکو چارەسەر وایە و تا ڕادەیەک ئیسفادەی لێ ئەەکەن. لەم گروپەیە نەخۆشانی وەکو کۆبوونەوەی چۆری سەرجگەرمان هەیە کە ئەمانە تا ڕادەیەک ئەگەر بتوانن بیکەنە دەرفەت سوود لە ڕەمەزان وەرەگرن، سوود لە ڕۆژوەکان وەرەگرن بۆی خۆیان لاواز بکەن و چۆری سەرجگەرەکان کەم بێتەوە وەکو چارەسەرێک وەری بگرن. کۆمەڵێک نەخۆشمان هەیە کە گەڕانەوەی تشەڵۆکی گەدەیان هەیە. ئەمانە ئەگەر ڕێنمایی پزیشک جێبەجێ بکەن لە ڕەمەزانە ئەتوانن ئیسفادەیە لە ڕۆژەکان بکەن لەگەڵ بەکارهێنانی عیلاجەکانیانە. بۆ نمونە ئەگەر لە کاتی ئیفتارە ڕێژەیەکی کەم لە خواردن بخۆن، مەعیدەیان زۆر پڕ نەکەن، ئەو خواردنانەی کە عەزیەتیان ئەکا وەکو خواردنە چەورەکان، سوورەکراوەکان، خواردنە ترشەکان، خواردنەوەی کۆکاکۆلا و چای خەست و قاوە، تا ڕادەیەک بە دوور من لەم خواردنانە ئیسفادە لە ڕەمەزانەکەکەن، ئەتوانن زۆر بە ئاسانی بە ڕۆژوو ببن و لە کاتی پاشێویشە ڕێژەیەکی زۆر لەم خواردنانە نەخۆن و عیلاجەکانیان ئەگەر پێویست بوو پێش پاشێو یان پێش ئیفتار بە نیو سەعات خواردنەکانیان بخۆن و لە کاتی خەوتندا بە دوور بکەونەوە لە خواردن بۆ ماوەی 3 سعات ئەگەر توانیان 3 سعات پێش خەوتن هیچ نەخۆن و لە پاشێویشدا دوای خواردن مدەیەکی زۆر بمێنەوە و ڕاستەوخۆ نەخەون بەسەر خواردنەکانیانە. ئەو نەخۆشە بەڕێزانەی کە ئیلتیهابی کە بڵێن ئیلتیهابی مەعیدە یاخود برینی گەدەیان هەیە، ئەمانیش ئەگەر برینەکەیان زۆر ئەکتیڤ نەبێ، نەزیفی لەگەڵ نەبێ، زۆر قوڵ نەبێ کە ئەمانە بە نازور تەشخیص دەکرێ، ئەتوانن بە ڕۆژوو بن ئەگەر برینەکان کۆنتترۆل کرابێ بە وەرگرتنی عیلاج بە ژەمێک یان دوو ژەم لە پاشێوی ئێواراندا و دوورکەوتنەوە لەو خواردنانەی کە باسمان کرد بۆ و نەخۆشانەی کە گەڕانەوەی تشەڵۆکیان هەیە. گروپێکی ترمان هەیە لە نەخۆشی ئەوانە کە کرژبوونی کۆڵۆنیان هەیە، تەهیجی کۆڵۆن، ئەمانش ئەگەر بتوانن دوورکەونەوە لەو خواردنانەی کە عەزیەتیان ئەکا وەکو پاقلەمەنیەکان، وەکو ڕیشاڵدارەکان یان ئەو خواردنانەی کە زۆر لە ڕۆژانی ترا عەزیەتی کردوون، لەم خواردنانە دوورکەونەوە لە ڕەمەزانە تا ڕادەیەک ئیسفادە لە ڕۆژوەکان ئەکەن بگرە لە پێش ڕەمەزان وەزعیان باشتر ئەبێ. گروپێکی ترمان هەیە لە نەخۆشەکانمان کە تەشەموعی جگەریان هەیە، بەڵام تەشەموعی جگەری ئێمە ئەیکێنە 3 بەشەوە، گروپی A، B، C. ئەوانەی کە گروپی ئەین ئەو لە سکیانە کۆنە بۆتەوە، دەوالی لە سوورێنچک و مەعیدەیانان یا سپڵیان زۆر گەورە نەبووە، خوێنیان کەم نەبووە، ئەمانە لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕە ئەتوانن بە ڕۆژوو ببن، بەڵام ئەمانە ئەبێ زیاتر پرۆتینات بەکاربێنن شەوانە و دوای شکاندنی ڕۆژەکانیان. و ئەو نەخۆشانش کە ڤایرۆسی جگەر یاخۆت ئیلتیهابی مەناعی جگەریان هەیە، نەخۆشیەکەیان کۆنتترۆڵە، زۆر چالاک نییە ئیلتیهابەکەی جگەریان، ئەمانش ئەتوانن لەسەر عیلاجەکانیان بەردەوام بن و ڕۆژەکانیان بگرن. کۆمەڵێک نەخۆشمان هەیە کە ئیلتیهابی درێژخایەنی ڕێخۆڵەیان هەیە کە ئەمانش دوو جۆرن، پیانەڵێن نەخۆشی کرۆنس لەگەڵ ئیلتیهابی تەقەڕوحی یا برینی درێژخایەنی ڕێخۆڵە. ئەمانە ئەبێ ئیلا سەردانی پزیشک بکەن پێش ئەوەی قەراری ڕۆژووگرتن بن، چونکە بە دوو شێوە ئەزانین نەخۆشییان چالاکە یاخود لە حاڵەتی باشبوونەوەیە. حاڵەتێکی ئەوەی ئێمە پرسیار لە نەخۆشەکەین بزانین سکچوون، خوێندانان، ئازاریان هەیە یاخود نا، حاڵەتێکی تر ئەمەیان پزیشک تەنها ئەتوانێت دەستنیشانی بکە، ئەویش ئەوەیە کە بزانین ئیلتیهابەکەیان لە ڕێی فەحوساتی خوێنەوە بزانین ئیلتیهابەکەیان چالاکە یاخود لە حاڵەتی باشبوونەوەدایە.
ئەگەر چالاک نەبێ ئەو کاتە ئیجازەیان ئەین خواردنەکە دەرمانەکانیان بۆ تەرتیبەکەین و ئیجازە ئەدرێن ئەتوانن بە ڕۆژوو بن. گروپێکی ترمان هەیە ئەمانە ئامۆژگاری ئەکەین بە شێوەیەکی گشتی دوورکەنەوە لە ڕۆژوگرتن یاخود زۆر بەوردی ئەبێت چاودێری بکرێن هەفتە بە هەفتە. ئەمانە کێن؟ ئەو گروپەن کە تەشەموعی جگەریان هەیە بەمەمبوونی جگەریان هەیە و جگەریان ڕق بووە، بەڵام لە گروپی بیوسین بۆ نمونە جگەریان ڕق بووە ئەو لەسکیانە کۆبووەتەوە زوو داخڵە بن ئیلتیهابی ناوسکیان هەیە، نەزیفیان هەیە، دەوالەکانیان گەورە بووە. ئەمانە ئامۆژگاری ئەکەین بە دوور بکەنەوە لە بە ڕۆژوگرتن. گروپێکی ترمان هەیە کە زەرعی جگەریان بۆ کراوە کەمتر لە ساڵێک یاخود 6 مانگ، ئەمانەش وا پێویستە بە دوور بن لە ڕۆژوگرتن تا ساڵەکەیان تەواو ئەکەن. گروپێکی ترمان هەیە کە پێشتریش باسمان کرد، ئەوانە ئیلتیهابی درێژخایەنی ڕیخۆڵەیان هەیە. ئەگەر ئیلتیهابەکەیان چالاک بێ ئامۆژگاریان ئەکەین هەتاوەکو چالاکی ئیلتیهابەکەیان نامەنێ ڕیخۆڵەیان ساڕێژ ئەبێ بە دوور بن لە ڕۆژوگرتن. گروپێک ترمان هەیە لە کاتی ڕەمەزانە یاخود پێش ڕەمەزان ئیلتیهابی کورتخایان یاخود ئیلتیهابی درێژخایەنی ڕیخۆڵەیان هەیە، سکچوونێکی زۆریان تووشە بێ. ئەمانە کە سکچوونیان تووشە بێ وشک ئەبنەوە، بەرگەی ڕۆژووبوون ناگرن. لەبەرەوە ئەوانەی کە سکچوونێکی زۆریان هەیە وشک ئەبنەوە تەسیل لە گورچیلەکانیان ئەکرێ، وا پێویستە تا ئەو کاتەی سکچوونەکانیان چاگە بێتەوە بە دوور بن لە ڕۆژوگرتن. پرسیارێکی تریش کە زۆر ئاڕاستەمان ناکرێت چۆنێتی ڕێخستنی عیلاجەکانە. بەپێی نەخۆشەکان عیلاجەکان ڕێگەخێن. هەنێ لە عیلاجەکان وا پێویستە پێش خواردن بخورێن. ئەوانەی کە جاران بەیانیان ئەم عیلاجیان بەکارهێنا و نیو سعات پێش خواردن بوو، ئێستا وا باشە بخرێتە پارشێەوە ئەگەر بتوان زووتر هەڵسن نیو سعات پێش خواردنەکە عیلاجەکان بخۆن و چاوەڕێکن تا کاتی خواردنەکە. و ئەوانەش کە دوای خواردنە هەر ئەتوانن هی بەیانیانەکان بخەنە پارشێەوە، دوای خواردنی پارشێ و عیلاجەکانیان بخۆن. ئەو عیلاجانەی کە مەعیدە ئەزیە دەکەن وەکو پریدنیزۆڵۆن، ئەو وا باشترە ئێواران دوای ئیفتار ئەو عیلاجانە بخۆن و لەگەڵ خواردنی عیلاجەکانەوە باشترە دوور بکەنەوە لە خواردنە چەورەکان، خواردنە ترشەکان و خواردنانەی کە سپایسین بڵێن بەهارات و تونیەکان و ئاوێکی زۆر بخۆنەوە لە بینی ژەمەکانە لە بینی ئیفتار تا پارشێ و تا ئەو کاتەی ئەخەون هەتا ئەتوانن شلەمەنی و ئاوی زۆر بخۆنەوە. زۆربەی زۆری عیلاجەکان ئەوانەی بۆ نەخۆشیەکانی کۆندامی هەرس و جگەر بەکارهێنرێ ئەتوانرێن ڕێک بخرێن لە پارشێ و لە ئیفتارا بەکار بهێنن و ئەتوان لەسەر ڕۆژەکانیان بەردەوام بن بۆ مەرجانەی کە زووتر باسمان کرد. بە هیوای سەلامەتی و تەندروستی و ڕەمەزانێکی تەندروست بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.